یەکێک لە ڕێکخەرانی پاڵەوانێتیەکە لە ستودیۆ سپۆرت مەگەزین میوانە کە دانەر جەلالە ساڵانێکە دانەر خەریکی ئەم جۆرە وەرزشێ و ئێستاش بە بەشێک لە خەونەکەی گەشتووە کە ژمارەیەکی زۆر ئارەزوومەند لەو پاڵەوانێتی و ئیڤێنتانە کۆبنەوە کە ئەم سەرپەرشتی ئەکا کە دوێنێ قۆناغی کۆتایی بەڕێوە چوو. کاک دانەر بەخێر بێی سپاسبوونت سپاسەکەم. پێش ئەوەی بچینە ناو وردەکاری زیاتر و ئەوەی ڕاهات بینی لەگەڵ باوکیە. بەڵێ تۆ لەوێ ناوژیوان بووی. بەڵێ چۆن ئەم هەستا چی پێوتی کە منداڵێک چۆن پشتگیری باوکیەکە هەمیشە لە کاتی یارەکان و هەموو یارەکانیشی بردەوە پێم وایە. بەڵێ سپاس بۆخوا کە ئەو مناڵە لە یادی منێکی جوانی فشانی بینەرەکانی یاو دوعای بۆ باوکیە کرد کە بێتە پاڵەوان لە پاڵەوانی تێکا خۆشبەختانە دوعاکانی گیرا بوو بە پاڵەوان باوکی. لە کێشی چە ناو لە وەزنی خۆیان لە دەستی چەپا لە وەزنی 80 بۆ 100 لە وەزنا بوو بە یەکەم ئەو وەرزشەوانە. باشە کاک دانەر بەگشتی دەستشکانەوە چەند مانگە پێش ئێستا هەر لە سپۆرت مەگەزین باسی یەکەم پاڵەوانەتی کرد کە لەسەر ئاستی کوردستان بە شێوەیەکی ڕێکخراو ئەنجام درێ. ئەمە ئیڤێنتی دووەم تام بوو، پاڵەوانێتی دووەم بوو. ئەم پاڵەوانێتیە چەند کەستایە بەشداری کرد بۆ چه جیاوازی کێ بوو لەگەڵەوەی پێشترا ئێوە وەکو کوێ ئەمەتان کردبەوە؟ بەڵێ سەرەتا سوپاسی کەناڵی کوردسا دەکەم لە دروستبوونی ئەم پاڵەوانێتیەوە لەگەڵمانایە دوێنێش بە ڕووماڵکردنی پاڵەوانێتیەکە و ئێساش کە لێرە ئامادەم. ئەم قۆناغی دووەم بوو ئەم پاڵەوانێتیە ناوەندی وەرزشی کوردستان سەرپەرشتیەکە تیمی هاو ئیشەکە ڕێگە خات بۆ جاری دووەم بوو. جاری یەکەممان نزیکی 30 بۆ 40 یاریزان بوو، وەڵام خۆشبەختانە بۆ جاری دووەم لەبەر ئەوەی کە کەسانێکی زۆر هەن حەزیان بەم جۆرە وەرزشەیە ڕێژەکەی زیای کرد بۆ 80 بۆ 90 کەس نزیکی 200 یاریشمان ئەنجامدا سەرکەوتوانە کۆتایی هات. تەواوی بەشداربووان لەناو سلێمانی بوون یاخود دەرەوەش؟ نەخێر هەموو شارەکانی کوردستان بوو، سلێمانی، کەرکووک، هەولێر، دهۆک بە هەموو قەزاو ناحەکانەوە هەمویان یاریزانیان هاتوو بەشداری. بەڵێ ئەوانەی کەواتە ئارەزوومەندێکی زۆری ئەم یاری هەیە بەڵام پاڵەوانەتی بۆ ڕێک نەخراوە بۆیە دیار نەبوو. بێگومان ئارەزوومەندێکی زۆری هەیە بەڵام تا ئێستا پاڵەوانەتی بۆ ڕێ نەخراوە لەسەر شێوازی ڕێکخراو ئەژینا خەڵک بۆ خۆشی کردوێتی لە قاعی خۆیان کردوێتی، بەڵام ئەم کاری ناوەندی وەرزشی کوردستان کردی وەکو پاڵەوانەتی کردی پاڵەوانەکانی 2023 جا کردەوە و بۆ ساڵی داهاتوو ئینشەڵا پاڵەوانەتی تازەمان لەبەردەمایە. باشە وتێت نزیکی 200 یاریتان کردووە بە خۆناغ بووە هەینی پێشتر و ئەم دوێنێش کە ئەم پاڵەوانێتیە کرا. ئەم یاریزانانە بێگومان پێویستیان بە ڕێنمایی بوو چونکە مەترسی هەیە وەکو هەموو وەرزشەکانی تر. چۆن ئەم ڕێنمایانێتان پێگەیاندن لایانی ڕۆشنبیری یاریزانان بۆ ئەم یاریێتی؟ بەڵێ خۆی هەموو وەرزشێک خەتەریاتی هەیە، یعنی وەرزش نییە بێ هین بێ، بەڵام ئەمە خۆشبەختانە دەشکانەوە یاریەکە کە کەمترین زیانی هەیە ئەویش دەستا ئەگەر تووشی ئیسابات بێ بشکێ چاکە بێتەوە دەستەکە، بەڵام وەرزشوانەکە ئەگە خۆی بتوانێت یاری پێ بکاتەوە هەیە ناتوانێت مێشکی پێنایە. قۆناغی یەکەمان لە کارگەی کللتوری سلێمانی بوو، کارگەی جگەرەکە. قۆناغی دووەممان لە فامیلی مۆڵی سلێمانی بوو لە ناو مۆڵەکە کردمان کە سوپاسی هەموو لایەنەکانەکەم کە هاوکاریان کردین. خەڵکێکی زۆریش کۆ بووەوە، بێگومان خەڵکێکی زۆر کۆ بووبەوە، زۆربەی یاریزانەکان کەسوکاریان لەگەڵا بوو، خێزانیان ماڵ و مناڵیان وەکو خۆشتان بینیتان ئەو یاریزانە مناڵەکەی لەگەڵا بوو. باشە کاک دانەر چەند کێش دوێنێ مابوونەوە بۆ قۆناغی کۆتایی و کێشەکان لە چەند وەداتان نابوون هەتا چەند؟ 9 کێشی جیاوازمان هەبوو، 2 کێشیان دەستی چەپ بوو، لە کێشی 60ەوە دەستی پێکرد بۆ 70 بۆ 75 بۆ 80 بۆ 90 بۆ 100 بۆ زائید 100. سەرەتا یەکەمی وەزنەکان دیاریەکرا، یەکەمی و دووەمی و سێمی وەزنەکان دیاریەکرا. قۆناغی پاڵەوانێتێکە کە ئەچێتە باری دووەمی پی ئەڵێن ئۆڤەرئۆڵ یەکەمی هەموو وەزنەکان بۆ نمونە لە دەستی ڕاستە کۆ ئەکرێتەوە و پاڵەوانێتیان بۆ کرێ ئەو کاتیان تۆ بەخواستی خۆتە بتانی بەشداربی یاخود نەبی لە ئۆڤەرئۆڵە. ئەگەر بەشداربی پلەی یەکەم بەدەست بێنی لە دەستی ڕاستە بیتە خاوەنی ئەو پاڵەوانێتیە بۆ دەستە، یعنی شەر نییە هەر وەزنە زۆرەکان پاڵەوانێتیەکە بەرنەوە. خۆشبەختانە دوێنێ وەزنێکی 75 کیلۆگرامی بوو بە پلەی یەکەمی خاوەنی پاڵەوانێتەکە کە نزیکی 4 بۆ 5 وەزن سەر و ئەویش هەبوو. لەگەڵ چەند کێشە ئەم خوار هەفتای هەشتای کە باسە کرد
کێبڕکێکەوە بردیەوە وە چ پەیامێک هەبوو لەمەیە پەیامەکە ئەوەیە کە هێز تەکنیکی ئەم یاریە بەڵێ یاریەکە چەندین شێواز لەخۆگرێ یعنی هەم تەکنیک هەم ئەو کەسە ئەگەر قوتێکی جەستەیی خۆی تیاابێ قوتێکی بەدەنی هەبێ و سرعت ئەم یاری نیوەی پێگاتووە لە سرعت پێویستە هەموو شەوانەکان بزانن ئەوەی کە ئەم یاریەکەن خێراییەکە یەکلاییکەنەوە کاتێک کە حەکەمەڵە ڕێدیگە و باش ئەلەمە پێشەوە ئاماژەت دابە کە زوو تاویکە ئەم پێم وایە ویست بۆ پاراستنی ئەو وەرزشکارە ئەوە چی بوو لەوێ ئەوە ئێمە سەرەتا سەلامەتی وەرشەوانەکان لە لامان لە هەمووی گرنگترا پێش دەستپێکردنی پاڵەوانیتەکەش ئێمە بە چەندین قۆناغ ڕێنمایی تاوامان ناپێیان کە هیچ کەسێک تووشی سابات نەبێت چکە بەڕاستی وەرشەکە بۆ خۆشیە و بۆ ئەوەی کە گەنجانی کوردستان ئەوانی کە بەشدار بوون چێژێکی تایبەتی لێ بینین ئێمەش وەکو وڵاتانە ئەم پاڵەوانی تێ بەڕێ بکەین ئەو کەسە غەڵەتێکی کرد مەچەکی هەڵگەڕایەوە منیش حەزم نەکرد ئازیەتی بێ و جاری دووەم خۆی ئاگاداری کردمەوە وتی ئەو دەمارەی دەستم هیلاک بووە پێم باش نییە دووباری کەمەوە یاریەکە ژینا یاریزانێکی زۆر بەتوانە ینی سەلامەتی لەو کاتە هەست پێ کرد کە ئەگەر تەواویکە لەوانەیە تووشی ئازارێکی بێگومان جنا ئەو کەسەی کە ئەو یاریەمان وەستان یاریزانێکی زۆر بەتوانە و پێشکەوتوشە لە نزیک شەو قسەم لەگەڵا کردووە کە نزیکی 2 ساڵیشە تەمرینی تایبەتی بۆ کات بەس چونکە نەبووە ئەم پاڵەوانێتیانە نەیتوانیوە قوتی خۆی دەربخات ئەمە ژارێکی یەکێ لێرە بەهێزەکانە بەڵێ ئەوەش قۆناغی ئۆڤەرئۆڵە باشە ئەوە وەزنی نەوەیە ئەوەی ئەو لا وەزنی سەیە کاک شێرزاد کاک باسان هەردووچیان پاڵەوانی سلێمانین هەردووچیان بووم بە پلەی یەکەم لە وەزنی خۆیانە بەڵامیتر لە ئۆڤەرئۆڵا قۆناغێکمانەیە بە یەک دۆڕان نەکرێتە دەرەوە یەک کەس یەکەمە بێ لە کۆی حەوەزنەکە ئەمان بینی تیمی جیاوازی تیابوو تیمی وا بوو 5 جاریزانی هەیە 6 جاریزانە خەڵکە بوو بە تاک بەشداری کردبوو ئەمە کراوە بوو بۆ هەموو شوێنەکان بەڵام لەسەر ئاسییانە نەبوو وا بوو بەڵێ لەسەر ئاستیانە نەبوو بەڵام ئێمە قۆناغی ئۆپنمانداناوە جارێ وەکو ناوەندی وەرشی کوردستان ئەم قۆناغا ڕێخۆشکەرە بۆ قۆناغەکانی داهاتوو کە ئێمە ئەتوانین یاریزانی پرۆفشناڵیان لێ وەرگرین قۆناغێکی زۆر سەرکەوتوش بوو بەڕێی من باشە کە ساب یاریزانانە وەکو بینی بێتێ ئەمانە بۆ وڵاتی دەرەوە توانن بەشداریکەن بەڵێ پێم وایە لە دوای 1-2 پاڵەوانێتی تر تەواو ئامادە ئەبن جارە هەر ئامادەنین باشن زۆر باشن ئاسیان زۆر باشە چکە گروتینێکی جیاوازیان هەیە وەک لە بێگومان کە یاریەکەش نوێیە تازەیە بەڵێ باشە تۆ پێشتر خۆشە لە وڵاتانی دیکە ئەم یاریت کردووە بەشداری خولت کردووە ئاستی ئەم یاریزانانە ئێمە بۆ کام پاڵەوانەتیانە گونجاون لە داهاتوە ڕووی تێ بکەن ئاستی یاریزانەکانمان وەکو پێم وتی لە دوای 1-2 پاڵەوانێتی تر دەرەکەوێت چکە ئەبێت تەکنیکی تاو بزانن تەکنیکەکە ئیتر وەکو مامۆستا هەر خۆم شارەزایەکی تاوم هەیە وەکو تەکنیک ئیتر ئەو کەسانی کە هات پێت نەلام بێ بەرامبەر هەموو تەکنیکەکەم پێوتون هەموو شتێکم فێرکردن خۆشببختانە من ئامانجەکەم ئەوەیە ئەم وەرزشە بڵاو بێتەوە پاڵەوانێکمان بۆ دروست بێ و بتوانین پاڵەوانەکانی دەرەوە بخەین وەکو کورد ناومان بچێتە ریزبەندی تۆپتێنەوە ئەتوانین ئەو بکەین بەڵێ بەڵێ بێگومان چەند کۆرسە بینیەوە بۆ بزاتە شارەزابوون لەم جۆرە وەرزشە من وەکو باسم کرد وەختی خۆی لە وڵاتی یۆنان نزیکی 4 بۆ 5 ساڵ لە تیمی ئەکادیمی یۆنان نابووم لە چسکۆ ئارمۆڤێسلین بۆ پێشتریش مامۆسای تایبەتم هەبوو لەوێژ هەر مامۆسای تایبەتم هەبووە خۆشببختانە 2 جار لە دەرەوەی وڵات گەشتومەتە قۆناغی دووەمی شەڵا بۆ ساڵی داهاتوو ئەو قۆناغەش تێپەڕێنم پشت بەخوا بۆ هەریانی خۆت بێگومان خۆم یاریەکەم ناتوانم وازی لێ بێنم وەکو کۆرسی ناوبژیوانی چیت کردو بۆی پەرە بە خۆت بدەی و ئەو ناوبژیوانانەی کە تیمێکی ناوبژیوانی باش هاوکار بوون لەو بەڕێبردنەوەی شەیە بەڵێ خۆم وەکو ناوبژیوانی خۆم دەورەی ناوبژیوانیشم بینیوە لەو بوارەشە سەرکەوتم سواز بۆخوا و ناوەندی وەرشی کوردستانیش تیمێکی باشی حەکەمی هەیە کە سوپاس بۆخوا بەسەرکەوتوانە سوپاسی هەمویان دەکەم لێرەوە توانیان پاڵەوانێتیەکە بەسەرکەوتوانە کۆتایی ببێنن باش وەکو گەنجێک بیرمە چەند مانگی پێشستا قسەمان لەگەڵ توواکرد خەونت بوو ئەم پاڵەوانێتیە ڕێک بخرێ ئێستا
بە خەونەکەت گەشتووی بێگومان ئەم چالاکیانەوە بێگومان سەرەتا سپاسی بەڕێز کاقوبا دەکەم بۆ ڕێخۆشکردنی ئەم ئیش و ئەم کار و چالاکیانە بۆ گەنجانی وڵاتەکەمان بەڕاستی جێی دەستخۆشین ئەو کەسانە زائیدەن ناوەندی وەرشی کوردستان بەڕێز کاک هیمداد و بەخۆی ستافەکەیەوە بەڕێستان سپاسانەکەم بە کەناڵی کورساتەوە کە میدیاش ڕۆڵێکی گرنگی هەیە لە بەرەو پێشوونی وەرزشە. باشە ئەمەی کە بینیمان تەنها کوڕان بوو بۆ کچان چ پلانێکتان هەیە کە کچانیش بەشداری تیاکەن؟ ئامانجمان هەیە لەو پاڵەوانی تێشا بەڵام پێویستە سەرەتا بیبینن ژینا خانمانیش ئەتوانن یاری چالاکی خۆیان ئەنجام بن لەم قۆناغەیە و زائیدەن کەسانی ئۆتیزم و کەسانی خاوەن پێداویستی تایبەتیش ئەتوانن بەشداری ئەم چالاکیە بکەن ئەو کاتە مێزەکەیان لە ژیاتی 101 سانتیم بێ بۆیان ئەکرێ بە 70 سانتیم. ینی پلانی داهاتوو لەوانەیە کەسانی خاوەن پێداویستی تایبەتیش بەشداری تیا بکەن. بێگومان چونکە ئەوانە بێ یاریزانێکی خاوەن پێداویستی تایبەت بەرامبەر یاریزانێکی خاوەن پێداویستی تایبەتکەوێ. نزیک من لەوە باشە ئەوەی کە وەکو سەرپەرشتیارێ و زۆریش ماندوو بوون چەند کاتژمێرێک لەسەر ستەیج کاری ناوبژاوینتێکە لەگەڵ هاوکارانەوە خەڵکێکی زۆریش لێ بوو ئامادەبوونی ئەو خەڵکە و ئەو کەسانی کە سەردانی مۆڵەکەشیانە کرد کاردانەوەیان لەگەڵ جۆری یاریەکەیە چیت پێ ئەڵێ کەسێک کە ڕێخەری ئەم ئیشە بیت؟ بێگومان وەکو خۆم هەرچەندێ ماندوو بم خۆم بە ماندوو نازانم چونکە حەز و خولیامە وەزایدەن ئەو کەسانشی کە چێژی لێبینن من زیاتر چێژ لەوە ئەبینم کە ئەوان چێژی لێبینن. باشە جۆری ئەو مێزە کە لە بەرنامەکانی پێشترا هێناوانە سپۆرت مەگەزین ئێستا چۆن پەرە بەما ئایەن هەمان مێزە کە پەڵەوانتەکانی دەروی پێکرێ یاخود چی کەماوەکە زیاتر پرۆفشناڵ بی لەم ئیشەیە؟ ئەو مێزە ستانداردە ئەو مێزە قیاسی ناگۆڕێ لە بازە وڵاتێکا گۆڕێ کە باڵیان زۆر وەرزە بۆ نمونە بازیاریەکەی لە ئەمریکا تۆزێ قیاس و شتەکەیە گۆڕن و ئەتوانین وەکو پەرەپیان بەم وەرزشە بۆ نمونە قۆناغی پرۆفشناڵدانین یەکەمەکان کۆکەینەوە بە خواستی خۆیان یاریان پێەکەین لە بەرامبەر ئەوەی کە منافسەکەی هەڵەبژێرێ بۆ ئەوەی کە فەیس و فەیس بکەن و بکەونە بەرامبەریەک بە 5 ڕاوند جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ پاڵەوانەتی کراوەیە. باشە دوێنێ زۆر جار ئەمانبینی یاریەکان کاتەکەی دوا ئەکە و لە دەست پێکردنا ئەمە چی بوو ئەو ڕێنمایانی کە ئەتانانێت چۆن دەستیان ئەگەر چۆن ڕێکتانەکردەوە ئەمە؟ بەڵێ ڕێنمایەکان زیاتر بوو ئەوەیە کە پێکان ڕوونەیە ئەم ئێڵبۆیان کە دایانین لەسەر مێزەکەەوە هەتا لە لەشتەوە نزیک بێ قۆڵت ئەزێتی نابێت کە دوور کەوتەوە دەست بەو باری کە ئەدۆڕی ئەزێتی ئێسقانەیە و مەچەکت هەڵگەڕێتەوە ئەزێتی ئێسقانی مەچەک و ماسوولکەکەی ئەیە منافسەکانی زۆر بەقوتن یعنی من قەت قەنەعەتم ناکرد ئەم جارە ئەوە منافسی بەقوتی تیاابێ خۆشبەختانە تیمێکی هەولێر بەشدار بوو تیمی سلێمانی تیا بوو چەندین یاریزانی کەرکک هەولێریشی تیابووی ئەنی پاڵەوانێتێکە ئەوە بەقوت بوو ئەو کەسانی کە تاو لە خۆیان ڕانە بینایە بوو ئەم پاڵەوانێتیە بەشداریان نەکردبوو. خەڵاتەکان تا چەند هاوکار بوو بۆ یاریزانی دیکە بەشداریکە جۆری خەڵاتەکانتان؟ بێگومان خەڵاتەکان ناوەندی وەرشی کوردستان تەرخانی کردبوو بۆ سەرجەمی یاریزانەکان شەهادە مەدالیا پاڵدەرێک بوو بۆی خەڵکی دیکە هەمین قسەتان دوامی پەیامتان وەکو ڕێکخەری پاڵاوانتی دەستشکانەوە چ پەیامێکتان هەیە بۆ گەنجانی کە ئەیانەوێ ئەم وەرزشە بکەن و باشتر ئاگادار بن لە چالاکیەکانی دیکەیە؟ ئێمە وەکو ناوەندی وەرشی کوردستان زیاتر پەرە بەم وەرشەین سپاسی تیمەکەی خۆمان و ناوەندەکەشەکەم کە زیاتر ئیشی بۆ ئۆکەین ڕۆژ لە دوای ڕۆژ ئێمە بەرەو پێشەوەی بین بەڵام ئامۆژگاریەکەم بۆ وەرشەوانان هەیە لەسەر مێزی خۆی نەبێ یاری نەکەن بەبێ ئەکادمی نەبێ بۆیە قۆڵیان عەزیەتی نەبێ و هەچ کەسێک قۆڵی عەزیەتی بێت لەو یاریە قۆڵەکە چاکە بێتەوە بەڵام ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر بچێتەوە سەر مێز مێشکی نایەڵێ یاری پێ بکاتەوە چکە ئەترسێ ئەو دەسە. باش زۆر سپاس بۆ ئێوە سپاسی کەناڵە جوانەکەی کوردساتەکەم سپاس سەرکەوتوو بن بۆ بەدیهێنانی خەون و ئارەزوەکانتان لە وەرزشە. سپاسانەکەم. سپاس کاک دانەر جەلال.